لە تەوەرەی دووەمی پرۆگرامەکەی ئەمڕۆماندا باس لە خۆڕاگری مسلمانانی غەزە دەکەین لەو جەنگ و ماڵوێرانی و کاولکاری و داگیرکاری و دڕندەیی کە بەشێکی گەورەی جیهان بە سەرکردایەتی و نوێنەرایەتی زایانی و ئیسرائیل بەرامبەر ئەو گەلە ستەمریدەیەکەن هەروەها پندوەرگرتن پەنوەرگرتی مسلمانانی دیکە لەم خۆڕاگرێ بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەکبەر محەممەد مامۆستای ئاینی کە بە سوپاسەوە بەڕێزیان لە ستۆدیۆ میوان مامۆستا جان بەخێر بێت. زۆر بەخێر بێت. خوای گەورە جزای خێرتان باتەوە و ئینشاءڵڵا بێتە مایەی قبوڵی زۆربەی مسلمانان کە ئێستا چاویان لەم مۆزوعە گرنگەیە و ئینشاءڵڵا کە بابەتێکی عەقیدەیی و دەربڕینی هاوسۆزی بۆ مسلمانانە ئەبێتە ڕابطە ئیمانی کە خوای گەورە داوای لێ کردوین هەموو کاتێک ئیمان کۆکەرەوەی خەڵک بێنە وەکو بەدیلی شتی تر بین. خوای گەورە جزای خێری وەش باتەوە. مامۆستا با باز لە جارێک چەمکی خۆڕاگری بکەین ئارامگرتن و سەبر و خۆڕاگری لە کاتی میحنەت و مەشەقەت و ناخۆشیە بێگومان ئینسان سەبرەگرێ وانە ئەو مەشەقەت و میحنەت و جەنگی بەسەر مسلمانان و گەنج و پیر و ژن و پیاو کە کەس ناپارێزێ هاتووە بەسەر مسلمانانی غەزە ئەم خۆڕاگریە لە چیەوە سەرچاوی گرتووە بەڕاست مامۆستا؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خوای گەورە فەرمێ وەڕابطوا اصبروا وصابروا ورابطوا. فەرقی ئەم سێ وشەیە اصبروا ئینسان لەسەر نەفسە کە تەحەمولی مەعسیەتەکە کە نەیکە تەحەمولی تاعاکە کە بەردەوام بێ لەسەری ئەمە سەبرێوێ. صابر ئەوەیە کە تەحەمولی یەکتریتان بێ جاری وایە لەگەڵ کەسێکە ئەژید لەگەڵ کەسێکە ئەبێ یعنی بە زۆر سەبر بدەیتە خۆت بۆ ئەوەی لەگەڵ یا بتوانین بژیت و بمێنیت و بەڵام ڕابط و معناوەی لە سەنگەر بمێنەرە و مەڕۆ کە من لە حەدیثێکی دوور و درێژی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إن أفضل جهادكم الرباط. باشترین جۆری جیهاد دیارە ئەویش یعنی جۆری زۆرە ئەوەیە کە لە سەنگەر بمێنیتەوە و دەرنەچی و هەر ناویشیە ناون فەرمێتی وإن أفضل رباطكم عسقلان. باشترین شوێن بۆ مانەوە عسقلانە کە کاتی خۆی طبعا غەزەی ئێستا سەر بە عسقلان بووە یانەکو هەر یەک شوێن بوونە شوێنێکی نزیکە لێوێسە عسقلان کەوتۆتە ناو حدودی 48 و غەزە کەوتۆتە حدودی 67 طبعا. ئەم خۆڕاگریە دیارە لەو حەدیثەوە هاتووە یعنی بە معنای ئەوەی کە ئەم پێغەمبەرە قسە لە وەحیوەکە لە خۆی وەناکە قسەیەکە کە هەتایە هەر دێتە دی لە خۆیوە خەڵکێکی 2.5 ملیۆن لە قەرەباڵغترین شوێنی دنیا لێوە کۆبوونەتەوە یەک کەس نابینی ناڕازی بێ گلەیی بکە ناشکوری بکە بڵێ با ڕاکەین کەسێک جاسووسێک با بڵێن خاکفرۆشێک کەسێکی مەسەلەن با بڵێن معلومات داتە دوژمنی ئەمەیتیان نییە. ئەمەش دیارە قسەی ئەو ڕەسوول الله کە لە خۆی وە فەرمێن لەفزێک لە دەمی نایەتە دەرەوە ئیلا ئەبێ وەحی بێ باسی ئەوەی کردووە کە ئەو شوێنە باشترین شوێنی خۆڕاگرتنە کە ئەمێنەوە. ئەمە ئەگەر طبعا ملەتانی تریش خۆڕاگریان تیا بووە مەسەلەن تەحەمولی دوژمنیان کردووە و کە دوژمنیان شکانوە بۆ نمونە ستالینگراد یعنی ئەو هەموو زەختەی نازیەکانی لەسەر و تەحەمولیان کرداوەکو وەزعەکەیان بۆ گۆڕابوو بەڵامەکو ئەمەی کە چونکە ستالینگراد وڵاتێکی گەورەیەوەکو سۆڤێت لە پشتی بوو داعمیە کرد ئەمانە ماوە بەڵام ئێستا بینی لەو بقعە جوغرافیە زۆر بچووکە زۆر تەنگە زۆر محاسەرە خنکاون کەس نەماوە کەسیان لەگەڵا نەماوە کەس تەئیدێ ناکا کەس ئاوێکیان بۆ نانێرێ. ئیترە بێ قسەی ئەم پێغەمبەرە کە سەنگی مەحەکە و کە بێتە دی کە ئەفەرمی ئەو خەڵکە باشترین ڕێباتەکەن لەو سنوورە کە خۆڕاگرن ئەمێننەوە دیارە ئەبێ لە ئیمانەوە بێگینە ئیمان نەبێ کەس نازانێ سەعاتێ ترە ئەم شەوە دەقەیەکی ترە ئەکوژرێ و لە ناوەچی ئەوەی کە ماوە حسابی مەشروعی وەخۆ خۆیانەڵێن مەشروعی شەهادەیان ێواتە پرۆژەی شەهید بوونە چونکە هیچ نەماوە لەوێ
بڵێ تاقیکەیتەوە بڵێ مەسەلەن مەرحەلێتر ماوە بڵێ ئومێدی کەسێک هەیە فریاکەوێ کەس نەماوە. زۆر باش مامۆستایان ئەوەی کە گرنگە لێرەدا موسڵمانانی دیکە ئەو موسڵمانانی کە لە وڵاتی ئێمەشان چۆن پند وەربگرن چۆن وانە وەربگرن لەوەی کە ئەو هەموو خۆراگری بە چاوی خۆمانی بینی منداڵێکە بەو پەڕی ئومێدەوە خانوەکەی لە تەنیشتیان ڕووخاوە خاپور بووە بەو پەڕی ئومێدەوە لە هەر سەرەکەوین هەر ئێمە ئیمانمان هەیە چۆن ئێمە پند لەمە وەربگرین. وەڵای ئەنجام نشینە قەزەی سیاسی باشە ئێمەش ڕەنگە وامان بەسەرە هاتبێ بەڵامەکو لە ئەمەدێکی نزیکە کە کەس خۆڕاگری نەبوو زۆری لە خاک و خەڵک و خەڵکێ زۆریش شەهید بوو لە ناوچوو لەبەرەوەی کە خۆڕاگرێکمانتیان نەبوو لە هەرکوێ لە هەر شوێنێکی ومەتی ئیسلام لە بینی عەزیمە و ڕوخسا بووە ئەگەر عەزیمەتەکەی هەڵبژاردووە سەرکەوتووە. یعنی هاتووی مەسەلەن ئەمەنە مەسلحەتی لێک داوەتەوە با ئینسیحاب بکەم و باوەکو مەسەلەن هیچ قوربانیەک نەدەم تیاچوویتە. بەڵام لەکوێ مەسەلەن ئێمە کاڵێن ئێمە ئەگەر بەستی پێ میلەتی کورد بێ لەو قۆناغانەی کە شتێکی دەستکەوتووە لەبەر خۆڕاگیریەک بووە کە کردوێتی. مەسەلەن کۆڕەو نەکرایە هەندێ مافۆر ناگیرە. یعنی خەڵ لە شوێنی خۆیان دانیشتایە و کاتیانوت هیچ مشکلەیەکیان نییەوەتە ڕازین بەم حکومە و ئەو بۆ بەڵامەکو 2 ملیۆن کەس چووە ناو سنوورەکانە ئەو کاتە خەتی دیفاع خەتی 36 دانرا و حکومێکی زیاتی وەرگیرا و یعنی شوبهە دەوڵەتێک تقریبەن بوو اقتصادێکی سربەخۆ و شتێک بوو. بەڵام لە هەموو کاتێک ئەگەر عەزیمەت وەرگیراوە ئیلا مافێک وەرگیراوە ئیتر ئەم عەزیمەتە بەڕێ قوربانیەوێ بەڵامەکو لە ئەخیرا بە مەجموع هەمووی سوودی لێ وەرگرتووە. تو هەتا بڵێ من دوژمنەکەم گەورەیە و بەهێزە و من توانام نییە تەبعەن ئەو تەشجیع بێت لەسەرەوەی کە هیچیت پێ نەدا. ئەمەش تەبعەن هەموو شتێک لە دوای ئەوە دەرەکەوێ کە ئەم خۆڕاگریە دوایی شتی خۆیان دەسەکەوێ ئەو ملەتانێکەوە گەینەتە مافی خۆیان خۆڕاگر بوونە نەوەکو کە تەنازولیان کردووە دوژمن هیچ حسابیان نچونکە هیچ وەرەقەیەکی ڕبحیان نەماوە یا وەرەقەی زەختیان نەماوە بەرامبەر دوژمنەکانیان تاوەکو حسابێکیان بۆ بکە مادامەکو ئەوەی کە بە شەڕ دەستی نەکەوتووە بە تەنازول دەستی کەوتووە لە بەرامبەرەکەی. کەواتە ئەکرێ بڵین خۆڕاگری مامۆسا یەکێکە لە پایە سەرەکیەکان لە ئاینی پیرۆزی ئیسلام. موسڵمان ئەبێ لە ژیانی ڕۆژانەی خۆیان موسڵمانێکی خۆڕاگر بێ. ئەوەی ئێستا لە غەزەئی بینین ئەو وانەیە کە مامۆسایانی وکو بەڕێستان ئێمەتان لەسەر ڕاهێنا و خەڵکتان لەسەر ڕاهێناوە ئێستا بە عەمەلێکی لەوێ ئەیبینێتەوە وا بڵین. بەڵێ ئێمە یعنی ئەگەر لایەنە سیاسیەکان یانەکو واقعەکان با بڵێن واقعی نەبڵێن هەر سیاسی ئەوەی کە لەسەر حەقی خۆی بەردەوام بێ هەر وەرێگری وەکوتیانە ما ضاع حق وەرەئەه مطالب. ئەگەر هەر کەسێک هەر حەقێک داواکەرێک بە دوایەوە واز نێنی هەر حەمافی خۆی وەرەگری. ملەتی ئەفغانستان ملەتێکی خەڵگاڵتەی پێکردن لە ڕووی مەسەلەن جلوبەرگ و ڕەنگە سەقافەت و ئەمانەوە تەبعەن ئەوانیش ملەتێکی وەکو هەموو ملەتێکی دنیا ئینسان نابێ گاڵتە بە کەسکە بەڵامەکو جەنگەکانی ئەم وڵاتە زلهێزەکان وایان لێکردوونەگینا هیچیان لە خەڵکی کەمتر نییە دەرکەوت 3 ئەمبراتۆرەتی گەورە لەسەر تاشوبەردەکانی ئەفغانستان تێکشکێنرا و نەما. یعنی ئەوەی کە ئێمە بەبیرمان بێ بەر لە 25 ساڵێ 23 ساڵێ کاتێک کە ئەمریکا دابەزیە ئەفغانستان ئەو نظامی حکومی تالیبانە بە چەند ڕۆژێک نەما. حکومی تالیبان هەمووی 300 پیکابیان بوو. یعنی بەڵێ خۆ حکومیانە کرد بەڵامەکو بەرامبەر خۆتی ئەمریکا قەت بەراورد نەکرا. دروست هەموو جارێک ئەمریکای و دەمانە جەنگێکی خاسرەکەن کۆتا یعنی تەقەتەقە هیچی نییە بەڵامەکو چونکێ سەبریان بوو لەسەر مەوزوعەکەی خۆیان لەسەر مافی خۆیان لە ئەخیرا بینیمان بە وەساطەی قەتەری بوون بە خاوەنی حکمی خۆیان و وڵاتی خۆیان وەرگرتووە و ئێستا مەشروعی خۆیان هەیە و پشگیری شەکرێن و ئەترافیشیان پێکرا. ئەگەر ئێمە هەندێک مەحەتات بووە لە ژیانی مەسەلەن هەموو ملەتێک ئەگەر پێداگری لەسەر حەقی خۆی بکردایە بۆستا لەسەر حەقی خۆی حتمما وەریەگرت لە تاریخە
صلاح الدين أيوب باسكري جويك وكو يستيبوا صليبيا كان نجاتي يهوديا كان مثلا قدس وشوار دوري عن قرتوا أو طبعا خلافة بس نابوا أم أمارتاني كلا مصر أبوا للبنان أبوا لأردن أبوا لحلب أبوا لموصل أبوا هل وكو أم دولة عربياني يستبوا همو جير بجير لقل صليبيا كان ريكوتوا صليبيا كان كالين طبعا يا لو كاتا فرنسا قورياني كردوا كصلاح الدين هلا سي أم مشروع دسبيكا لا لولاتا كان شوار دولة دسبيكا لو مسلماناني واجير بجير لقل صليبيا كان ريكوتوا كامانە پاکەکاتۆ ئینجایتە سەلێبەکان خوان زۆر نین یەک جەگیانەوەیتر کۆتاییان پێدێت ئەم ڕەنگە یعنی بۆ ئەو کاتە سەلاح الدین تیرۆریست بوو بۆ چونکە لە مەسلحەتا نەبوو کە تۆ ئەمەونە جەنگکەیت و ئەم هەموو خەڵکە بکەیتە دوژمنی خۆت و تاوەکو بگەی بە قودس ئەبێ ئەم هەموو جەنگە بکەیت چونکە ئەمانە ئەیان پارێزن وەکو ئێستا چۆن حکامی عەرەبن کە ئیسرائیلە پارێزن هینا ملەتێکی زیندوی وەکو مصر 110 ملیۆنە لە چاوەی ئیسرائیل کە 4 ملیۆنە بەراورد ناکرێن یعنی ئیسرائیل لە چێ 100 ملیۆنە کوژێ شتی وا ناکرێ لە تاریخا شتی وا هەر نابێ حتمەنەوەی 10,000 کوشتووە یعنی خەریکە خۆی بێزارە بێ لە کوشتن چونکە هیچ هەدەفێکی عسکەری نهاتەجێ لەم مەسەلەیە بەڵام کە عەزیمەتی بەکاراوردووە سەلاح الدین خوای گەورە نەسرەکەی دابەزان دوای ئەو کاتێک کە مەغۆڵەکان دێن هەموو خلافەتی شەڕوخێن خەلیفە شەکوژن بەغا و شامی شەگرن بەڵام مصر بڕیارەدا کە مقاومە بکە کە ئەو عەزیمەتە وەرەگرێ خوای گەورە نەسرەکە دابەزێنی بەڵام کە ئیرادە نەما یعنی تۆ بڵێ من ئەمەنە باخیرێ هەیە و ئەوەنە تارێ هەیە و ئەوەنە B52 هەیە و ئەوەنە خەڵکی لەگەڵایە و ئەوەنە اقتصادی بەرزە و ئەمەنە چییە و بەخوا ئەم جەنگە ناکرێ خۆی بۆ خۆی ئەمە فەشەل و ئیتر نەسرەکەشدا نابەزی ئەو سەرکەوتنی کە خوای گەورە داوێتی داوای ئیرادەی لە خەڵک کردووە وفرميتي كم من فئة قليلة غلبت فئة كثيرة بإذن الله آتك لسر هرب إسرائيل خوي هاتوا إلى مجموع 600,000 كس 315 نفر يعني ماوتو خوي جورا سري خصمون چونك أو 315 نفر إرادة ما وصلنا إرادة شلون دروسه بالتاكي مسلمان والله أويك يعني مسلمان قناعتي خوي جورا فرمي هرب قومي بني إسرائيل ادخلوا عليهم الباب لدركابش نجور يعني هجومك لا درجاوكن وعلى الله فتوكل إيمان دروسيك يعني ما كان نمونيك من هنا هو برام أم نمونانا كينا مانو مكو ستالين جرات كمقاومة مثلا نازية كان يعني كرت بس أوان إمبراطورية كان بشتوية برام أمريكا يستو لبقعك جغرافي كس تأييد النكا كس بشت النقري ومبلي من جنگا كم تنيا إيمان دروسيك هيك تدروسي نكبو چونکە تۆ مەشروعی سەرکەوتنت نەماوە مەشروعی چی ماوە مەشروعی شەهید بوون ئەو کاتە تۆ لە مردنەکە ناترسی خۆم میرادە نەبووایە خاڵدی کوڕی وەلید جەنگەکانی بەرامبەرەکانی مەسەلەن 80,000 بوون و 15,000 بوو 200,000 بوون ئەم 30,000 بوو هەروەها چووە جەنگەکانە بەڵام بە ئیرادەیەکی پۆڵاینی وا ئەچوە ناو ئیمانی وا ئەچوە ناو جەنگەکانەوە خوای گەورە نەسرەکەشی دابەزان چونکە نەتیجەی جەنگ جەنگەکە نییە جەنگەکە ڕەنگە یعنی قائیدەکە بکوژرێ جیلێک بکوژرێ بەڵام لە ئەخیرا نەتیجەکە ئین یەنسوڕکم الله فلا غالب لەکم ئەگەر خوا سەرتان خا کەس ناتان شکێنێ وئین یەخذولکم ئەگەر خوا بتان شکێنێ فمن ذا الذي ينصركم من بعدی یعنی لەو کاتێ ابن کەثیر دەفەرمێ کاتێکە مەغۆڵەکان هاتوونەتە بەغا 33 ملیۆن نفوسی تیا بوو ئەی مەغۆڵ چەندێک بووە 120,000 جوندیان بووە سەرەو ئیرادەی ئەوانە 120,000 جوندی بۆ 33 ملیۆن خەڵک ئەویت بۆ سنتاوەکو شمشێرێکتان بۆیان هەمووتان نەکوژم هەمووی ئەوەستانە لە ترسە فرعون یعنی چۆن خەڵکەکەی وا زەلیل کردبوو کە هەمووی بێدەنگ بێ خوای گەورە فەرمێ فاستەخەفە قەومەهو ئەو سوکایەتی بە قەومەکەی کرد ئەوان فەئەطاعوا بەخسیانە کرد لە عەکس ئەوەی کەوا تۆ یعنی سوکایەتی بە خەڵکێ بکەی ئەوە هەڵسانایە لێت بەڵام چونکە سوکایەتەکان قبوڵە کرد ئەم زیاتر زاڵە بوو بەسەریانە ئەمە لەم طبعا ابن خەلدون لە کە وەکو یەکەم باحثی اجتیماعی باسی ئەمە کە ئەو ملەتانە کە ڕایەنن لەسەر بێدەنگ بوون
لەسەر زەلیلکردن قبولکردنی هەموو شتێ هیچی پێ نادەن مەسەلەن معاشیە بڕن حەقیە خۆن بە بەرچاویوە گاڵتەی پێەکەن قبولێتی وردە تەرویزیەکەن وای لێکەنە قبولی هەموو شتێکە ئیرادەی نییە هینا دیکتاتۆر چۆن لە وڵاتانە حکومەکە دیکتاتۆر یەک نەفەرە بەس چەکێکی پێیە 100 نەفەریش چەکیان پێ نییە ئەمزاڵە بێتە سەریانە ئەو 100 نەفەرە با هەڵسن هەردەیان نەکوژرێ دوایینەوەتیان ئەکەوێتە ئیسراحەت بەڵامەکوونە هەمووی فێری ئەوە بووە کە چاوەڕێ بکە یەکێت خۆت بکوژرێ و لە ناو بچێ ئەم ئیسراحەتەکەی بکە زۆر باشە ئەم خۆڕاگری لە غەزە هەیە جەنای مامۆستا لە بەرامبەرەکەیە لە جیهان بەگشتی و بەتایبەت جیهانی ئیسلامی وڵاتە ئیسلامیەکان مسلمان نشینەکان ئێمە باز لە دەسەڵات و حکام ناکەین یینە سەر مسلمانان وەک تاک وەکو میلەت بەڕەئی جەنابت لە ئاستی پێویستایە ئەم هاوسۆزیە بۆ ئەو قوربانیدانەی غەزە وەڵای تەمان خەڵک کێشەی نییە خەڵک ومەتێکی زیندووە چونکە بێنم سەنە وەستی هەموو ماتاکە فەرمێ بە بەردەوامی خەڵکێکی تایە لەسەر حەقە هەرماوە تۆ یعنی بەڵێ ئەوانە لێن مەسەلەن هیچ مزاهرە و تافاتی نییە بەڵام تۆ لێرە هەر دوعایە خێرەکەی ئەزعەف الئیمانیشە لەوەی کە پێت ناخۆشە ئەوەی ڕوویداوە خەڵکێکی شەیە مەسەن ئاسایە لە یا لۆمایانەکە ئاڵێ ئەمە مەسەن لعوبەیەکی سیاسیە هۆ مناڵە چوزانێ یعنی کە کوژرێ لعوبەی سیاسی چوزانێ و ئەفرۆشرێ لەسەر چی کراوە لەمانە کراوە بەڵام تۆ واجبی ئیمانی تۆ ئەوەیەکە کە وەکو یەک لاشەوایە مسلمانان بە ئازاری یەکتری کەس خەوی لێ نەکەوێ ئەوەی کە لە عالەمی ئیسلامیە بۆ ئەوانش استفادەی نییە ئێستا لە ڕووی ئەوەی کە هوتافاتێ بکێژرێ چونکە ئەوان یعنی ئاوێ نییە سەبی خوا مەسەلەن دەرمانێ نییە بەکاری بێنێ کارەبایە نییە ئێستا حتا لە خستەخانەکانیان نیشانە بمێنێ و حکامەکان بە تەواوی دەرکەوتن کامانە چین یعنی دووسێ ڕۆژە مەوسمی ڕاضەکرێ مەوسمی ڕاست یعنی ئەمە وڵاتێکی بێ مشکلەش ئەمە ناکە وڵاتێک کە هەر خۆی هیچ کێشەیەکی تیان نەبێ و لە ئەو بەڕی ئیسراحەت هەم وڵاتە غەربیانە مەسەلەن ئەو کۆنسێرت و چەند هەرچی مەسەلەن ئەکتەر و مەکتەر و هینەکانیانن لەمانەی کۆکەن و عالەمی ئیسلامی هەمووی فەرقی هەیە لە بابینی حکامەکان کە هەمویان ژێربەژێر و بە ئاشکرا ئێستا هەمویان ئەڵێن حەقی خۆیەتی ئیسرائیل لیفاع لە خۆیەکە مەسەلەن چاکەکانیانەوەیە کە وتیانە بە هودنەیەکی ئینسانی بکرێ هەندێ خواردن و دەرمان و عیلاج و ئەمانیان بۆ ببرێ ئەوە چاکەکەیانە بەڵام وەکو خەڵک وەکو بڵێ خەڵک زیندووە بەڵێ خەڵک زیندووە خەڵکە زانێ کە ئەم مەسەلەی حەق و ناحەق لە چییە و ئەنجا مادامەکو لە حەدیثا فەرمی ئەم ئومەتە کۆمەڵی خەڵکی لەسەر حەقتی ئامێنە تا قیامەت حتمما کۆمەڵی خەڵک هەرماوە لەسەر حەق هەرەمێنێ با جێگەکەشیان یەکیان نەبێ لە یەک وڵاتاکەوە نەبوونەوە بەڵام مهمەوەیە کە حەق لە ناو ئەم ئومەتە ئەمێنێ و ئەوە نییە بڵێن وەڵا ئەم ئومەتە هەمووی تیاچووەکی تر کەس چاکی تیا نەماوە نەخێر ئەوەسە خەڵکێک ماوە کە بەرگری لەبەر خاتری دینەکەی نەبێ وەکو ئەسحاب الأخدود ئێستا بەس کەمترین تەنازول کە تەواو هەموو شتێکی پێدەن ئێستا بڵێ بۆ نمونە با ئیمارات بیانگرێتە خۆی مەمنونن لەوەی کە بەس چۆڵیکەن بەڵام چۆڵی ناکە ئەڵێ بمکوژە لێرە بەڵام وەکو من چۆڵی ناکە زۆر باش مامۆستا باس لەو کاردانەوەکانی خەڵک مسلمانان کرد لە کۆمەلگای ئێمەشدا لێرۆلەیەک لاانێ نوخبەیەگە بن بە شاز لە شازەکان هیچ پشتگیریەکیان نییە بۆ مسلمانانی فەڵەستین و خۆشیان بە مسلمانەزان بۆ بە شاز لە شازەکان وەکو خۆدا ماژ پێکردیارێکی سیاسی سێریەکەن پرزانەوەی مسلمانانی دیکە بۆ ئەم بابەتە چۆنە بێت تا چەند گرنگە مسلمانان لە وەزعی ئێستادا نەکەونە شەڕە دەنوکی یەکتریش یانیداری ئەوەش بن کە کەسێکەوەکە یان بە شازێکی نەرمونیان تر بە شازێکی جوانتر بەرپەرزانەوەی ئەو کەسانە بدرێتەوە خۆی بەداخەوە یعنی ئەوسا ئەیانوت تەنیا شوێنێکە جیهادەکەی تا پاک بێ و گومانی لێ نەکرێ لە ئەرزی بەیت المەقدسە لە ئەرزی مبارەکەی چونکە دوژمنەکە یەهودە و سەدان ئاەت لەسەر یەهود هاتووە و کە ئەمانە دوژمنی مسلمانان و ئەرزیان داگیر کردوون و مقدسات داگیرەکەن و لە حەدیثی یعنی لە
مەرجەکانی قیامەت یان نیشانەکانی قیامەت و جنگانەیە کە لە یەهود لێگەڵ یەهودا ئەکرێ ئیزن ئەمە هیچ گومانێکی لێ نییە. ئێستا خەڵکیان قستە گومانەوە لەوەیە کە ئەمە قەزەیەکی حزبی بێ یانەکو دەستێکی دەرەکی بێ. ئەوسا تەمان قەزەی فەڵەستین قەزەیەکی یعنی مسلمانان نەبوو لە زمانی سوڵتان عەبدولحەمید و دوای ئەویش یعنی قەزەیەک بوو ئەوە نەبوو کە هی کەسێک بێ هی دەوڵەتێک بێ هی شخصێک بێ هی خۆیان بێ قەزەیەکی مسلمانان نەبوو چونکە وەکو چۆن مەکە و مەدینە حەقی هەموو مسلمانێکە قودسی شەروا بووە. دوای بوو بە قەزەیەکی عروبەیی کە عروبە باسی زۆر باسی فەڵەستین عەرەبیە ئیتر وای لێ هات وەکو جامیعەی دۆڵ عەرەبی وەکو جێشی عەرەبی مەسەلەن بۆ نمونە جێشی تورک بەشداری ناکرد لەوێ ئەیانۆ دەمە قەزەیەکی عەرەبیە و عەرەب خۆی حەلیەکە. جێشی عێراقی جێشی جەزایری جێشی یەمەنی مەسەلەن بەشداریە کرد. دوای فترەی ئەمەش کۆتایی پێ هات هەر وڵاتێ مەشغوڵ بوو بەخۆی بوو بە قەزەیەکی فەڵەستینی. لە قەزەی فەڵەستینی بوو بە قەزەی منەظەمەی تەحریر و یاسەر عەرەفات و لەم بابەتانە ئیتر تەقریبەن خەڵک هەرێکێ بۆ خۆی ئیتیفاقێکی ژێربەژێری کرد. ئێستا کورتیان کردوتەوە مەسەلەن لە حەرەکەی حەماسە کە ئەمە ئیشی ئەوانە مەسەلەن زیفەکە کەوتۆتە بری لای ئوردن تەدەخولی ژیانی ئەوان ناکە بە ناوی ئەوان و قسە ناکە ڕەنگە پێشی خۆش بێ لەوەی کە سوڵتە لەوێ نەمێنێ بەعتیبارەوەی کاتی خۆی کە جیابوونەوە کە ڕوویدا انشقاقەکە ڕوویداوە ئەوان لە دەسەڵاتی منەظەمەی تەحریرە نەماون. ئیتر ئەم تەحلیلانە ئەگەر ئێمە خەڵک تەحلیلی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کردووە ڕاستە ئینەما یعلمه بەشەر ئەمە کێیە فێریەکە ئەمە دەستی کێیە ئەمە بۆ پاشایەتی واکە ئەمە بۆ پارە واکە ئەمە بزانە کێ هەڵێنە یعنی خوا ڕەحمی کرد با بڵێن ئەبوو تاالب مسلمان نەبوو مسلمان وایە بەخوایان و ئەمە دەستی خۆیەتی و خۆی لەبەروی محەممەد کەسێکی مهەیە ئەو خۆی پیر بووە بەڵامەکە و گەنج ئەم ڕێگەی پێنیشانەدا بەڵامیان بینی ئەبوو تاالب و گۆوانش بتەپەرستێ بەس تەنیا دیفاعەکەی لێکاگینا لە ناو خەڵکە ناتوانێت وەکو حەمزە مەسەلەن حەمزەش لە بدایەت تا وەکو غیرەتێک گرتی کە دیفاعی لێ کرد دوای خۆی گەورەی هیدایەتەکەیدا. ئەم تەحلیلانە کە ئەکرێ ئەبووە تەحلیل بۆ ئەسحاب الأخدودیش بکرا یعنی ئەو خەڵکە بۆ خۆی قاتە ناو ئاگر بێ زەحمەت بۆچی یعنی شتێک هەیە لە نەفس ئینسان عەزیزتر بێ کە ئیبەخشێ. ئەم زۆر تەحلیلکردنە ئینسان ئەباتە یعنی منافقەکان وابوونە ئەمە نەشتیان لێکداوت ئەمە دەستی ئەوەی تایە و ئەمە ئەو لە پشتێتی و لەبەرەوە وایەکەنەوە ئەماکەن بەڵێ ئەمە ئەوە نەشت لە یەک دەیت و هەروای لێ دێ بەڵام لە ئەخیرا مەشروعەکە مەشروعێکی ئیمانیە و بەشێکە لەو نیشانانەی قیامەتە کە لەوێ ڕووەدا یەقینمان هەیە یەهودیش خۆی یەقینی هەیە کە لە کۆتاییان و دارێک نەبێ ئەو دارەکە ئەخباریان ناکە هەموو دار و بەرد هەموو دێتە جواب دیارە لەو زوڵم و ناحەقی کە کردویانە ئیتر ئەڵێ ها دار و بەردێتە جواب ئەڵێ ئەمە یەهودیەکە لە پشتمە خۆی شاردۆتۆ ئەمانە خۆیانش یەقینانەیە و ئێمەش یەقینمانەیە کە ئەمە دێتە دی ئیتر ئەو خەڵکە کە کوژرێ ئێستا وەکو وابێ تۆ دڵی کەسێ بشکێنی ئەو کوژراوە ئەو کەسی کوژراوە بڵێ وەڵا ئەمە تۆ بە مەشروعی وڵاتێکی ترایی بێتە ڕێوە آخر ئەو خۆ یعنی خەڵکێکی زۆر ئەسڵەن نازانێت لە مەسەلەی سیاست لێکدانەوەی سیاست و ئەمانە بکرا ئەم مەوزوع ئایا ئێستا ڕوویداوە 70 ساڵ ئەم مەسەلەی هەیە 75 ساڵە لە 48 تاوەکو ئێستا ئەم مەوزوع هەیە تەهجیر هەیە کوشتن هەیە گرتن هەیە هەموو شتێکراوە لەم لە 7 ئۆکتۆبەر ئەمە ڕوویداوە ئەی بەر لەوە ڕووی نادا خەڵکی لە خۆشی ئاژیان ئەمە پێ ئەوترێ یعنی بەلاڕابردنی مەوزوعەکە وای لەبێ یعنی تۆ هەموو شتێک کە ئەنەما تەحلیلی بۆکە وەڵام تەحلیلی ناوێت لەبەرەوەی تۆ کە خاوەن ئەرزی خۆت بووی خاوەن دینی خۆت بووی خاوەن قەزەی خۆت بووی ئەسڵەن هەر دروست نییە چاوەڕێ بکەیت دوژمن تا دێتە ماڵتۆ هەر لە حەدیثا فەرمێ هەر قەومێ چاوەڕێ بکەن تا دوژمن دێتە ماڵۆ زەلیلیانەکە هەی چی بکەی ئەبێ دەست پێشخەریکەی پێ مەسەلەن هەرچی جەنگی بۆ دەست پێشخەر بووە تەنیا ئەو جەنگانە نەبێت کە هاتوونەتە مەدینە یعنی مەگەر معجزەی خوایی ئەگینا تیا ئەچوون وەکو جەنگی ئوحود
باشە زۆر سپاس دەکەین مامۆستا گیان سپاس بۆ ڕێز مامۆستا ئەکبەر محەممەد مامۆستای نیەخوا دەسەکانە خۆش بخۆی گەورە پاداش بات گەورە زایەوەش باتەوە لەو بەشانە بێکە لەو خێران